سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە باس لە کێشەیەکی گەورەی کۆمەڵایەتی دەکەین. ساڵ لە دوای ساڵ لەگەڵ زێدەبوونی ڕێژەی دانیشتوان ڕێژەی تەلاقیش لە نێو هەرێمی کوردستان زیاد دەبێت. تاوەکو ئێستا هەر کەسێک بەپێی بۆچوونی خۆی باس لە هۆکارەکانی زێدەبوونی ڕێژەی تەلاق دەکات. بەڵام ئامارەکان لە ماوەی 9 مانگی ڕابردوودا کە لەلایەن ئەنجومەنی دادوەری حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڵاو بۆتەوە باس لەوە دەکات کە لە شاری هەولێر لە ماوەی 9 مانگدا 3115 کەس خێزان تەلاق دراون ژن و مێرد. لە سلێمانی 3448 خێزان هەڵوەشاوەتەوە. لە کەرکووک لە گەرمیان 689 خێزان هەڵوەشاوەتەوە. لە 2129 خێزان هەڵوەشاوەتەوە. لە کۆی گشتی هەرێمی کوردستان 8381 خێزان هەڵوەشاوەتەوە. ئێمە بە دوواداچوون لەسەر ئەم کەیسە دەکەین و بزانین هۆکارەکان چین. حاجی سڵاوت لێبێ. سەلاو لە تۆش. ئێستا باس لەوە دەکرێت بە شێوەک لە شێوەکان ڕێژەی تەلاق زیادی کردووە. پێم بڵێ لە پێشوودا ژن و مێردایەتی خۆشەویستیەکەیان چۆن و ئێستا چۆن دەبینی ئەو جیلە چۆن دەبینی؟ پێشترێ خۆشەویستەکە زۆر بوون. زۆر سیقار پێکە بوو لەگەر یەک زۆر باش بوون زۆر ڕاست بوون. بەس ئێستا ئەوە زۆر کەم بووە. پێشتر بە پاچی خۆشەویست بەرێ بە پاچی بەرێ. بەڵام ئێستاش هەندێک ئافرەت دەبینی پیا و دەبینی پێشەوەی زەواج بکەن دەڵێ بە قوربانت بم دەمرم بۆ نازانم چی، بەڵام پاشماوەیەک لەسەر شتێکی بەسی لێک جیاد. ئاخر ئەوە لە خۆشەویستێکی قسەکەی لە خۆشەویستێکی ڕاستەقینە نییە دەکا. سەرزارە چییە؟ سەرزارە چییە؟ بەرێ ئەگەر خۆشەویستێکی ڕاستەقینە بی ئەو شتانە دروست نابی. دروست نابی. بەرێ باشە تۆ چ دەڵێیتە گەنجێک چکت چوکڕ کە زەواج دروست بکە ژیان دروست بکە پێی دەڵێیشی دەڵێ کاکە چی بکە بۆی زەواجێکی سەرکەوتوو دروست بکە؟ پێویستە هەموو شتەکانی لە سەربنچینەکی ڕاست و دروست بە تاواتی یەکدیش بناسن ئەو کارەی بیکەن نەک هەر ڕێکەتنەکی سەرزارەکی بی و وڵا ئەم دەمێ بم هاوسەرت و هەرەوەندا یعنی خۆشەویستێکی کاتی نەبی بۆی ساعت مانگێک. بەرێ تەبعاً نابی کاتیبی نابیکە ئەو شتانە پێشتر کاتی نەبوو. نەخێر پێشتر هەر کابراەک ئافرەتێکی دەکردە هاوسەری هەتا مردنە لەگەر یەکدیدا بوو. بەس ئێستا بیلعکس بوویتەوە ئێستا ینی بەعامنا بەس بەشێکی زۆری ژەوهای لە لێلایەتیە. باشە پێم بڵێ ئێستا ڕێژەی تەلاق زیادی کردووە. پێ دوایە هۆکار چییە؟ ینی لە سەرەتادا هەر ژن و مێردێک بە ڕەزامەندی خۆیان بە پێی یاسا بە پێی قانون بە پێی شەریعەتی ئیسلام زەواج دەکەن بەڵام بۆی دوای ماوەیەک جیاد دەبنەوە. ئاخر دەکەوێتەوە سەر خۆیان پابند نین بە شەرع. ئێستا زۆر ئافرەت و ژنومێر لێک زیابێتەوە بە بۆنەی ئەوەی لە دین شارەزانە بە چۆن دەڵە هەرک دەسێ خۆ پێدادا بەشتەکە. ینی پەیوەندی بە دینە؟ ئای چۆن؟ ئێستا لەو ماوەیدا لە کەناڵێکی پیشاندا پیاەکی پیر لایەن پرسی تا ئێستا لەگەڵ ژنەکە شەرت کردووە لەوەتی لەگەڵ دینم ژنەکەشم پابندە بە دین تاکو ئێستا هیچ شەڕێک و هیچ شەمان نییە لەبینیدا. باشە خۆشەویستی ئێستا لەگەڵ ڕابردوو چ جیاوازێکی هەیە؟ لە ڕابردوودا زۆر جار دەگوترێت لە ڕابردوودا کەسێکی خۆش دەویست بە پاچی خۆشی دەویست. ئێستا خۆشەویستەکەمانەی گۆڕاوە بە بۆ چوونی تۆ لەگەڵ ڕابردوو؟ وڵی خۆشەویستی ئێستا هەمووی مادەیە. پارەیە؟ ئینسانیت نەماوە. نەخێر ئینسانیتەوە. چۆن ئێستا بۆم شیکەوە یانی هەر ئەمە قسە بکەین ئێستا ئەو قسە لێمان تووڕە دەبێت ئەو کوڕە دەڵێ کورە خۆمی بۆ بەکوشتەوە ئەس چی دەکەن؟ قسەکە تووڕە دەبێ ڕاکە تونند و تیژیشیان داناوە تونند و تیژیش بەس بۆ تێکدانە بۆ تێکدان یاسای تونند و تیژی بۆ تێکدانە هەتا تونند و تیژی نەبوو کەسێکمان نەدەدی تەلاق بدرێت کەسێکمان نەدەبیست بکوژدێتن کوشتن نەبوو نەخێر بەڵام زۆر نەمان دەبی ینی نەما مەگەر ببیستی دەنا نەدەدیت کەسێک بکوژدێت یانی تۆ لەگەڵ ئەوە نی یاسا لە خزمەتی ئافرەتدا بێت ئەو تونند و تیژیە ئەو یاسای تونند و تیژی ڕێژەی تەلاق زیاتری ژەگا و کوشتنیش زیاتر دەکات زیاتر دەکات. باشە تۆڕی کۆمەڵایەتی لە چێوەی ئەو کێشانەیە یعنی ئێستا ئافرەت کارشی سەرشی تۆڕی کۆمەڵایەتە کەناڵەکانی ناوە خۆیان
ناوەخۆ کەناڵەکانی خۆمان بۆ نمونە تەمەشاو کەناڵان دەکەی ئافرەتێک لە فلیمەشی پێز مێردی دەکا پێنجی دەکا لەکن پیاوەشی دەکا لەکن پیاوەشیە خیانەت لە پیاوەشکەی دەکا منداری لە یەکێکی هەیە لە گەیشتکە دەژیتن ئەوە دەبێتە هۆکارگە مەش قەومەشی الحەمدولیلا بەد چاولێکەریمان هەیە بەد چاولێکەریان کەوایە بەڕای تۆ تۆڕی کۆمەڵاتی ئێستا شتێکە بەرنامە کە بنای کەناڵەکەی نارێم لە بەرنامەی کچ و کوڕە دەستیان لەم لێ کردیا ئەوە نە لە شەرعە نە لە ئەخلاق و ئادابی کوردەوەشێتەوە یعنی شتێک بچەندی بڵی ناشرین و بێتان بوو قادوێ وەزارەتی ڕۆشنبیری وەزیری ڕۆشنبیری ئەوەشی لۆ سانسۆرێک دابنێ نابیانی درامای بێگانە لەگەڵ کەلتوری ئێمە نەبووشێت ئافرە دەگاتە سەر شاشەی لەگەر موزیعچی ئەو کەناڵی دەستیان لە ملیە کردی لەگە یەک سەمای دەکەن لەسەر شاشەی ئەوە هۆکارێکی 100% بۆ زیادبوونی ڕێژەی تەڵا باشە بەشێکی زۆر لە گەنجان ژن ناهێنن لەبەر چ تەرافی دەترسی ناتسمە ناینم تۆ گوتت من حەز ناکەم دەرکەوم لە کامیرا بەڵام کێشەمەیە و دەڵێ ینی ئەو زۆربوونی ڕێژەی تەلاق زێدەتر خەتا لە ئافرەتان بی بەڵام زۆربەی ئافرەتان دەڵێن کاکە ئەوە پیاوەکانن لە ڕابردوودا قەدریان لە ئافرەت دەکرێت ئێستا یاسا سەروەرە باش ئێستا یاسا سەروەرە ئەمە شانازی بە یاساوە دەکەی بەس ئایا خیانەت لە پاش چێ لە پاش 13 ساڵ خیانەتم لێ بکرێ باشە ینی خیانەت بۆ هۆکاری جیابوونەوە بەڵێ ئەوە تە بەڵگەکە باشە چ کێشە بووە بەڵام دادگاکان یاساکان لە خزمەتی تۆ نەبوونە نەخێر حەبماگو سێ ڕۆژانم لە ژۆری بوویمە ینی هاوژینەکەت خیانەتی لێ کرد بەری خیانەتی لێ کردمە حەبماگو سێ ڕۆژان بەڵگەتەی لەوە بەڵگەکە داتەکداد ئەوە تە داتە دادوەر دووەریش دیتیتی لە پاشەوی تۆ حەبمان تۆمەتێک مادەی هەفتی خێزانی هەفتی خێزانی چی دەڵێ و مادێ ئەو مادەیەوە بە یاسای پشگیری ژنانە پشتگیری ژنان باشە تۆ چی لێ دەخوێنیتەوە پێت وایە ینی ئێستا یاساکان لە خزمەتی پیاو نییە نەخێر سەبارەت بە ماڵ سەبارەت بە خانووەکەت سەبارەت بە دابشکردن ئەوە حەبمان گیرە ئەی ماڵ و خانوو چی بێت خانۆکەشم ڕۆی چۆن خانووکەشم عجز لە ئەوان لە ناودانە دراوە 750,000ریشم ڕۆی لە معاش 750,000 دەدەیت 750,000 دەدەم هەمومان جێ بە بەڵگا خانوو ڕۆی خانووشم ڕۆی سێ منداڵیشم ڕۆی کورە کاکی برا آخر تۆ ینی ئەم قسانە دەکەی معقولە دادوەر ئەوەندە بێویژدانانە تەعامل بکە کە تۆ خەتات نەبێ خانوو لێ بستینی منداڵ لێ بستینی بەندت بکاو 750,000 ئەوەتە بەڵگا چی ئەو بەڵگەت ئەوەتە بەڵگەکە تەراغنامەی و کە کتابی محکەمەیە کە دەستگیر کرایمە لەسەرچی چی نە هیچ کە چەند ساڵ ئەم لە جیان دەن و ماری برام خوشکم شایدن لە وەسعیدا باشە دەتەوێت ئێستا داواکاری چییە؟ تۆ چ پەیامێک دەدەیت بە حکوومەت بە محکەمە بەلایەنی پەیوەندیدار داوا لە محکەمەی دەکەم بەس عەدالەت بڕوە بەس عەدالەت بڕۆ هیچی دینەکە باشە ئەگەر وایە تۆ بۆچی سکاڵایشکە تۆمار ناکەیت سکاڵە تۆمار دەکەم تاوانبار دەکرێمەوە بەڵێ تاوانیشت نییە؟ تاوانیشم نێستەوە لەگەرت ئەوەستایمە بەشێک لە پیاوان دەڵێن ئێستا ڕۆژی ئافرەتانە محکەمە لە خزمەتی ئافرەتانە پۆلیس لە خزمەتی ئافرەتانە یاساکان لە خزمەتی ئافرەتانە پیا و ناوێری نوقەیەک بکە ئافرەت دەرگای محکەمەی لێ دەگرێ و ئیتر ماڵ و مولکی لێ دەبا ئێوە وەکو یەشێتی ئافرەتان کە خاوەنی کۆمەڵە کەیستان لە بەردەستدا چی دەڵێن بۆ زێدەبوونی ڕێژەی تەلاق؟ زێدەبوونی ڕێژەی تەلاق بەداخەوە زۆر بووە لە کوردستان یعنی پێم وایە لە ساڵەکانی دیکە 110 زیادی کردووە ئەویش داگەڕێتەوە بوو چەند هۆکارێک هۆکاری یەکەم ڕێژەی تەمەن بە گچکەی و گەورەی تەمەن دوو ئاستی هوشیاری هەردوو لە یعنی ئاستی نزم و بەرزسیام تەداخلی ئەندامانی خێزان ئەمانە هۆکار دەرەوەی خێزان بەڵێ یعنی مەسەلەن خێزانی کوڕەکە یاخود خێزانی کچەکە کە دەستکاری لەناو ئەو پرۆسێ دەکەن فەشەلی پێدەهێنن فەشەل پێدەینن ئەی سەبارەت بە یاساکان یاسای تون و تیژی بەشێک لە پیاوان دەڵێ کورەکە کە ماڵ ماوێران بۆ خۆ ناوێری لەگەڵ خێزانەکانمان دوو قسە بکەیت
یاسا بەڕاستی لە هەرێمی کوردستان یاسای زۆر باش دەرچووە یاسای خێزانی بەڵام بەداخەوە ئەوانەی کە تەنفیز دەکەن یاساکە بە جوانی بەڕێکی تەنفیز ناکەن یاساکە جێبەجێکردنەکە جێبەجێکردن هێشتا بەدڵی ئێوە نییە بەدڵی ئێمەنیە چونگە غەدرێکی زۆر لە ئافرەت لە دەکرێت ئافرەت دەکرێت لەوانە ئەگەر لە 100 ئافرەت بکرێ بوونمونە پیاوێک مەگەر پیاوێک غەدر لێ بەڵام بکرێت. ئەمڕۆ ئێمە لەگەڵ پیاوێک قسەمان کردووە دەڵێ خێزانەکەم خیانەتی لێ کردوم حەف مانگ من بە بڕیاریدا وەرگیراوم خانوو لێ بردوم منداڵی لێستاندوم ئەویش بە دەگمەنە بەڕاستی چونگە ئافرەت کەم خیانەت دەکە. باشە ئافرەت هەبوو غەدری لێکرابێ کەیسێک لە خزمەتی پیاوەکە بڕیاری بەڵێ ئێستا ئێمە کەیسێکمان لەبەر دەستەوە لە 2007ەوە لێ دەکۆڵینەوە پیاوێک کە خێزاندار بوو ژنی هەبوو ژنێکی ڕێک و پێک سێ منداڵی هەبوو هاتووە ناپاکی کردووە حەزی لە ئافرەتێکی بڵێن دراوسێیان کردووە دوای وای کە ماڵی بۆکی زانیویانە ئەمە مەوزوعەکە گەورە دەبێ هاتوونە پارە لەو پیاوەرگر پیاوەکەش پارەی نییە خانووی فروشتووە ژنەکە مارەی کردووە ژنی یەکەم بە سێ منداڵەوە ئێستا لای ماڵی باوکی خۆیانن ئێمە وەکو محامی خۆمان تەداخلی ئەو مەوزوعە کردووە و لە محکەمە بەردەوام بەڵام تا ئێستاش نەفەقەش نەبڕاوە بوو ئەو منداڵانە بەهۆی ئەوە چونگە پیاوەکە لێرە ناماوە یعنی ژنەکە هەم پیاوەکەی ڕۆی هەم خانوەکەش خانوو ڕووی پیاوەکە ڕووی نەفەقەی بوو دانانراوە و ئێستاش ئافرەتەکە بەدەستی ئەوە دەناڵێنێت کەچی پیاوەکە ئەڵێن ئێستا دیار نییە لە دەرەوەی کوردستانە ئێمەش پێمان باش بوو ئەگەر خەبەرێکمان بدانێ ئەو پیاوە لە چ شارێکە بە حکمیەوەی لە ئافرەتان ئێمە لەگەڵ قونسڵیەکە قسە بکەین لە چه شارێکە بتوانین مافی ئەو ئافرەتەوە بگرین ئێمە لە لێ کوڵینەوەی لەگەڵ دادگا خوێندنەوەی ئێوە چییە لەسەر بەرزبوونەوەی ڕێژەی تەلاق هۆکارەکان لە چیوەدا دەبین ئێستا زۆر کەس دەڵێ لە پێشوودا یعنی پیاوێک کەس ژیانی لەگەڵ ئافرەتێک دروست دەکرد ئەگەر ژیانی ئافرەتەکە ناخۆشترین ژیانیش بە بە بەشی پیاوەکە ڕازی بوو بەڵام ئافرەتان ئێستا غڕور گرتویان من لەگەڵ ئەوەدا ئەمەوێ ئەوە یەکلایی بکەینەوە کە ئەبێت هاکی کۆمەڵگە تێبگەیت لەوە کە پرۆسەی هاوسەرگیری پرۆسەی هاوبەشی پێکردنی ژیانە چ لە لاو پیاوەوی چ لە لای ئافرەتەوە بیتن نەک مڵک و مڵکداری کە ئەمە ئەم ئافرەتە ئەبێت تا مڵکی منیان ئەو پیاوە ئەبێ بە مڵکی من و وەکو مڵک و ماڵێک سەیریەک بکەین ئەمە خەڵێکی گرینگە و هۆکاری تەلاق زۆرە هۆکارەکان زۆرن ئەگەر بین باسی هۆکارەکانی تەلاق بکەین لە ڕۆی بارودۆخی ئابوووریەوە کە خۆشی هۆکاری ئابووری یەکێکە لەو هۆکارانەی کە لە بارودۆخی سیاسیەوە دروست ئەبیتن لێک تێنەگەیشتنیان ئەسڵانتاکەکە لەمە قسەی لەسەر بکەین لە ڕابردوودا پیاوێک ئەگەر کەسابەتیشی نەبایە فەقیریش باە ئافرەتەکە لە شێواز و جۆری ژیانکردن لە ئێستاە زۆر جیاوازدا هەتا لە بۆلای ئافرەت گرینگە نەک پارە بژێوی ژیان جۆری ئەو ژیانە کە تۆ ژیانی تێداکەی ئەمە گرینگە منیش ئەتوانم بە شێوەیەکە پێشووتر ژیانیان بردوتە سەر و ئێستا بردوتە سەر جیاوازیەکی زۆری ئەی هەیە بەڵام تۆ ئەبێ لەگەڵ سەردەما لەگەڵ ژیانە پێت ئاسایی ئەگەر ینی ئافرەتێک لەگەڵ پیاوێک زەواجی کرد بێ پیاوەکەی توانای دابینکردی پێداویستەکان نەبێت ئەوەی تەلاق پێت ئاساییە نەبوونی پارە مەبەسم ئەوە نییە کە داهات یاخود بژێوی ژیان وەکو پێویست نەبیتن کێشە دروست ئەبیتن لە جۆری بەخێوکردنی ژیانی خۆیان بەخێوکردنی مناڵەکانیان هەموو ئەوانە ئەبیتە کێشە و ئەبێتە هۆی لێک جیابوونەوە گوتم لێک تێگەیشتن یان جۆری بیرکردنەوەی تاکەکانیش دەوری خۆی ئەبینیتن باشە سەبارەت بە تەلاق پێت وایە تەلاقش بەشێکە لە چارەسەر من ئەوە ئەڵێم ئەگەر تەلاق ببیتە ڕێگریگرتن لە هەندێک کێشەی تر وەکو خۆکوشتن و خۆسوتاندن و یان زۆر کێشەی ترێکی کە ئەبین لێ ئەکەویتەوە من تەلاقم پێ باشترە لەوەی کە هەندێک کێشەی تر ڕوو بداتن ڕێگیر ببیت لە هەندێک کێشەی تر ئەگەر تەمەشای کۆمەلگای کوردی بکەین لە ڕابردوودا یعنی ژنۆمێر ڕێژەی تەلاق کەم بوو لەگەڵ یەکەوە بە هەر شێوەک دەژیان ئێستا خۆشەویستی هەیە دەرفەتی یەکتربینین هەیە پەیوەندی هەیە بەڵام پەیوەندیەکان زەواجەکان بەشێکی زۆر کورتە یان بە کێشە بەڕێ دەکەن ئەمە بۆچی هۆکار چییە؟
هۆکار ئەڤەیە ئەیکو لێکتێک نەگەهشتنە ئەیکو دوو ناگەهێن دەبینێ کچێک بچیکە ژێوێگە لە بچیکە و داشی دێچتە ژیانەکە دی و خێزانەکە دیدا یا شێڤە ئەوە وەکول ماڵە بابخوا ببینێتن کە هەموو هەر خۆشیە و ئەوە ببینێت کەسێکی شیکر ئەوش دیڕا بدویت شتیکتە دێشیکت پشتی فترەیەکێ دێچتە ژیانەکە دیدات گەل زەڵامێکی دی دەبەرە خودتێ وەسانینە دەبینێ ئاریشەت ناوبەراواندا چێبی ئەو کچە ئەو کوڕەژێک چوون تەمەن گرنگە تەمەن گرنگە باشە بەڵام زۆر کەس دەڵێ بە بۆ چوونی تۆ بۆ کچێک لە تەمەنی چەند شوو بکە تەمەنی گرنگە تەمەن بۆچی گرنگە لەڤێری بەرێ خۆدی دەبینێ بۆ نمونە کچێک هەبی سەفا پێنجێ عدادیە ئاریشاوی نکمەبی وەکو ئەمل ئەس بەرپرسە ئەنجومەنە قەزا سێمێلێ ئەو کچە ژیە بچیکدا سەفا پێنجێ عدادیە ئینانە دەرێژ بەر مەسلحەتە خوا یا عایلی ینی کەمتر لە 18 ساڵ بوو بەێ کەمتربی لە 18 ساڵێ ڕابیداشی هینایە دەرێ لە قوتابخانە دەیک و باب دەیک و باب هەردوولا ڕازی بن و بەشی بدەن پشتی هینگێ دوم نەکرد بچیکێک ژی ماشینێ بەدەخەوە و ژێک چوونە پاش ئەبێ قوربانی بەێ ئەvەیەکی سەبە بابی چکە من بخۆی ئەvەیە دیتی و ئەزید گەل داهاتی موچووم وەکو ئاریشەژی بەس بشێم حەلژکەم منەشیا بەدەخەواز حەژکم چکە بەڵام هەندێک جار ئافرەت خودی ئافرەتەکان دایکەکان دەڵێن ئەگەر کچمان تەمەنی 16 ساڵش بێ 17 ساڵش بێ دەتوانێت ژیان دروست بکە زانێ تشتێکی دیژی کە هەیت کۆمەڵگە هەمەدا نوکە ئەو وی چاوی بەری خۆدنێ دەیکێت نوکە نەوەکوێت بەرێنە بەری خۆدنێ ئەگەر کچ ژێوێ بی 20 ساڵیان حتا 25 ساڵیە ئەحساسکن کچوان گەلە گەلک مازنە یعنی یاشوانە بە گەلەکە مازن ئەvە بیرروکەیەکە خراپە ئەن چێ نابێت و کچێ هەندێکیت هەین کچێ 16 ساڵی دنەشی باشە تۆ ئەگەر ئازاد بی ینی پێ دوایە کەس دەبێت لە چەند شوو بکە خودی ئەس وەکو ڕیا من بیستی حتا 25 ئەوژ بۆ نوکە بۆوان دەیکێت vێگاوێک و کچ ببتە 20 ساڵی بشت کچا من ئامازم بی یان بۆم بێشت کچا من ئامازم بی ینی کەمترین 20 ساڵیە ئەمل وێریت بێژن بلا حتا 25 ساڵیە بدەیت طبعا ئەوە مەژی خۆ عقلەکی وەربگرێت و حتا 20-25 ساڵیە ئەکیت دێت چێتر ژیانە خۆ بورینەتش ئێکا 16 ساڵی. ئێمە دەزانین کە ڕێژەی تەلاق زیادی کردووە بە بەراو لەگەڵ ساڵانی ڕابردوو بەڵام جۆرەکانی ئەو تەلاقانە چییە؟ زۆربەی جار ژن و مێر لەسەر چی وا دەکەن کە جیا ببنەوە؟ سەبارەت بە جۆرەکانی تەلاق لە دادگای باریکەسی تۆمار دەکرێت بەڵام ئەو سکاڵانە کە لەلای ئێمە تۆمار دەکرێت ساڵ بە ساڵ هاوتای زیادبوونی ڕێژەی تەلاق ساڵ بە ساڵ ڕێژەی تۆمارکردنی سکاڵا یاساییەکانی ڕوو لە زیادیە. بۆ نمونە ئەم ساڵ نزیکەی لە چاو ساڵی 2010 بەرین ئاماری ساڵی 2009 بە ساڵی 2010 180 داوایەکان ڕوو لە زیادی کردیە. زۆربەی هەرە زۆری کێشەکان لە بواری هەڕەشەیە کە 123 زیاتر کامیان سکاڵا تۆمار دەکەن ژنیان پیا سەبارەت بە سکاڵایەکان بەڕێوبەراتێکی ئێمە بەڕێوبەراتێکە تایبەت بە وەرگرتنی هەموو کێشە خێزانیەکان لە هەردوو ڕەگەز نێرومێ بەڵام نزیکەی لە 170 ژن سکاڵە تۆمار دەکات ژن زیاتر سکاڵە تۆمار بەڵێ 130 دەگەڕێتەوە لە بۆ ڕەگەزەکەی تر. باشە جۆرەکان چییە لەسەر هەندێک جار دەگوترێت تۆڕی کۆمەڵە هەندێک ڕێن ئابوووریە هەندێک ڕێن یەک تێنەگەیشتە هەندێک زوو بە مێردانە کامیان کێشەکە زیاترە یانەوە کارە دەتوانین برین تۆڕی کۆمەڵایەتی بەشێکی هەرە گەوری کێشەکانە لەبەرەوەی زۆربەی ئەو کێشانی کە تۆمارە بۆ نمونە ئەگەر لێدانبی یان هەڕەشەبی تۆڕی کۆمەڵایەتی بەشدارە یان تەکنەلۆجیای سەردەم بەشدارە بەڵام لە نەتیجەدا بە تاوانەکە بە شێوەی شتر ئەنجام دەدرێ زیاتر وتمان لە دوایی مرتبەی هەڕەشە لێدان دێ هەروەها کێشەکانی تۆڕی کۆمەڵایەتی دێتن کێشە ئابوووریەکانیش بە نسبەیەکی کەم تۆمارە لە ئێمە. باشە سەبارەت بە بەو گرفتانی کە تۆ دەیبینی و زۆر جاران هەندێک حالەت تەسیرت لێ دەکات ئەو کەیسانە چن کە زۆر کاریگەری لە ڕووی دەرونیەوە لە تۆی کرد بێتن ینی هەڵوەشانەوەی خێزان خۆی هەموو ئەو کێشە خێزانیانەی کە لەلای ئێمە تۆمارە بەڕاستی ئێمە هەوڵ و هیمەتێکی تەواو دەدەین لە ئەوەی کێشانە ئەو کێشەیە ڕوو لە گەورەبوون نەکە و
خێزانەکە ڕوو لە بەرتەوازنەکە ئەمیش لە ڕێگەی ئەم لێژنە ئاشتەوایی کە لە بەڕێوەرایەتەکەمان هەیە پاش وەرگرتنی ڕەزامەندی بەڕێزدادوەری لێکۆڵینەوە بەڵام تۆ دەزانی کە ئەم خێزانە لە باریەک هەڵوەشاوە ئەو کەسێک کە زیاترین زەرمەندە لەم هەڵوەشانەوەی منداڵەکانن چونکە زۆربەی جار هەریەکە لە باوک یان لە دایک ناتوانێت وەکو پێویست خزمەتیان کە پاش لێکە ڕۆشانەوەکە یاخود ئەو منداڵانە دەکەونە دەست کەسانی تر مەسەلەن بۆ نمونە داپیر یان باپیر دیسان لە ژێر نازی دایک و باوک گەورە نابن و تەندروست دەرناچن. جەنابی حاکم یعنی بەشێک لە ئافرەتان دەڵێن دادگاکان و بەشێکیش لە پیاوەکان دەڵێن دادگاکان لە قازانجی پیاوانە پیاوانش دەڵێن وڵە دادگاکان لە قازانجی ئافرەتان بڕیار دەدا بەجددی یاسای خێزان ئەم یاسایە لە خزمەتی خێزانە یان لە خزمەتی ئافرەت یان پیاوە بزانە کامەران دادگاکان لە خزمەتی خێزانە لە خزمەتی پیا و ئافرەتە بە هیچ نەوەعی چکە لە خزمەت لایەک نییە دژیلایەکەیکە لەبەرەوەی دادگاکان لەسەر یاسا کار دەکەن ئەو یاساش کە داڕژلایەت چ لە یاسای کۆنەکەی کە لە عێراقە بۆ لەسەر یاسای باری کەسی یان لەو یاسایی کە هەموار کراوە لە پەرلەمان دووبارە لەسەر لە هەمان بوار لەسەر ئەم یاسایە کار دەکاتن دادگاکان بەڵام هاوسەنگی هەیە لە یاساکە بۆ نمونە من لەگەڵ پیاوی قسەم کردووە دەڵێ کاکە ژنەکەم خیانەتی لێ کردوم خانووی لێ زەوت کردوم بە بڕیاری دادوەر و نەفقاتی 750,000 پێداوم لەلایش کە ئافرەتێک دەڵێ پیاوەکەم خیانەتی لێ کردوم خانوەکەی فرۆشتووە بێ پرسیمی ژنیشی بەسەرهێناوم یعنی هەردوو لا بۆتە قوربان بخۆی یاساکان ئەوانیان هەموو یەکلاکردەوە ئەگەر خیانەتی بکاتن عقوبەکەی دیاری کردیا و حەقی پیاوەکەشی دیاری کردیا بە پێچوانەوەش ئەگەر پیاوەکە خیانەت بکە مافی ئافرەتەکەی تادی دیاری کردیا بەڵام یاساکان دادگاکان بەڵگەیان دەوێت زاروی بە قسە نیە قسەی پیاوەکەنە زاروی کەسێک هەیە لە دادگا ڕەنگە حەق بێ مافی خورابێ بەڵام بەڵگەی تەواوی نەبوو لە بەدەست نەبوو تا دادگا بتوانانی ئیشی لەسەر بکە چکە دادگاکان بەڵگەیان دەوێت ئەوەی مەوزوع ئێستا کەیسەکان بەشێکی زۆر دەبینین ڕوو لە دادگا دەکەن یعنی ڕێژەی تەلاقیش زیاد دەبێت پێتان وایە کێشەکان کۆمەڵایەتی و ئابوورین یان مەسەلە لاوازی یاساکانە لە کوردستان کە وای کردووە ڕێژەی تەلاق زۆر هۆکار هەیە کە کێشەی تەلاق زیادی کردی لە مابینی ژنوەر یەک لە هۆکارانە چوونە مەسەلەن زوو هینانی ژن بۆ کوڕ و بە شودانی کەس لە عمرێکی بچووک پەلەکردن خەتەرە پەلەکردن لەبەر ئەوەی ئەوانە هەست بە مەسئولیەتی خێزانی بەربەرسیارەتی خێزانی ناکەن ئەمە یەکیان هیچ دومیان باری ئابووری مەسەلەن باری ئابووری کە باری ئابووری خێزان تەواو نەبوو ڕەنگە کێشە دەکەوتە مابینی خێزان مەسەلەی چکارمان هەیە چوونە دەرەوەی ئەو پیاوانە کە لە بۆ دەروی وڵات زاروی پێشی جواز بکە کە هێشتا جیرانە و مارەکرا زاری ژوێ خێزانەکەی بە زیر بۆ ماوەیەک دووبارە ژنەکە حەق خۆیتی بە پێی مادەی 43 لە یاسای باری کەسی داوای جیاببوونەوە بکاتن بەڵام ئەوەی کە لە هەمووی گرنگترە مەسلەی تۆڕە کۆمەڵایەتیکانە کەوانش کاریگەری زۆر گەوری هەیە لەسەر جیاببوونەوەی خێزان تۆڕە کۆمەڵایەتیکان لە ئەنتەرنێتە لە موبایلە تەسەوڕ بکە خەڵکێ ئەو ڕۆشنبیرینی لە ناو تۆڕە کۆمەڵایەتیکان بە یەک مەسیز لە بۆ خێزانەکەی هاتێ چشەی دروست کردی و تەلاقیدایە. زێدەبوونی ڕێژەی تەلاق لەم بە دوواداچوونەدا بۆمان دەردەکەوێت کە کۆمەڵێک هۆکاری هەیە خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان کە بۆتە ماڵوێرانی بەشێکی زۆر لە خێزانەکان و هەڵوەشانەوەی زوو بەشودان و مێرکردنی کچان و وەژنهێنانی کوڕان و دواترش لێک تێنەگەیشتن پاش ئەویش خراپی ئابووری خێزانەکان کە ئەمانە هەمووی هۆکاری سەرەکی هەڵوەشانەوەی خێزانەکانن لەگەڵ ئەوەشدا بەپێی بۆچوونی داواکاری گشتی هەرێمی کوردستان لاوازی یاساکان و پێویستی یاسایەکی تازەی تایبەت بە خێزان کەوا بکات هاوسەنجێکی تەواو بدات بە خێزان
چ بۆ ژن چ بۆ پیا و چ بۆ منداڵەکانیش ئەمانە هەموو ئەو هۆکارانن و ئەم گرفتە سەرچیانن کەوا دەکات هەم خێزان هەڵوەشێتەوە و چاکسازیش لەبارەی خێزانەوە بکرێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.